سڵاوتان لێ بە بینەرانی 964 بتوانە نەقیم لە ئەڵلقەیەکی نوێی سەعاتی سفر بۆ شرۆڤەکاری سەربازی هاتمەوە لاتان لە ئەڵلقەکانی پێشووتر پێشە مەڵقەیە پرسیاری ئەوەمان لە خەڵک کرد لە بینەرانمان کرد کە پرسیاری چی بکەین و پرسیاری چیتان هەیە بۆی وەڵامتان بۆ وەرگرینەوە بە نامە و بە کۆمنت سەرو 4000 پرسیار بۆ پرۆگرامی سەعاتی سفر هاتووە کە ئێمە وەڵامیان بۆ وەرگرینەوە. بەشێکی لەو پرسیارانەی کە ناردبوویان لە ئەڵلقەکانی پێشوو باسمان کردووە، بەشێکی هەوڵ دەدەم لەم پرۆگرامەدا وەڵامتان بۆ وەرگرمەوە، بەشەکانی تریشی بە پێی تایبەتمەندی لە ئەڵلقەکانی تردا هەوڵ دەدەم وەڵامەکان بۆ ئێوە وەربگرمەوە. پێش ئەوەی کە بچمە سەر پرسیارەکان، کۆمنتی کەسێک کە ناردوێتی بۆ 964 و بۆ بەرنامەی سەعاتی سفر حەزەکەم وە خۆی نووسیومەتەوە هەروە خۆی سەرنجی ڕاکێشان بەڕاستی بۆتان بخوێنمەوە. ئەو کەسە دەڵێت باسی ئەوە بکەن بۆ مرۆڤایەتی هەمیشە گیرۆدەی شەڕ و شۆڕ بۆتەوە و ملیۆنەها ساڵە کوشتن و بڕین هەر بەردەوام و کۆتایی نایەت بە شەرتێک بێجگە لە ماڵوێرانی و کوشتار هیچ سوودێکی بۆ مرۆڤایەتی نەبووە. لەم سەردەمەشدا ئاستی هۆشیاری مرۆڤەکان زۆر بەرزە و تا ڕادەیەکی زۆر باش و خراپی لە یەک جا ئەکەنەوە، زیاتر لە نیوەی بودجەی دنیا چێت بۆ کەرەستەی سەربازی. لەو باوەڕەدام ئەگەر لە ئاستی خزمەتگوزاری و ئاشتی بەکاری بێنن ئیتر شەڕکەرەکان مەگەر لەگەڵ خۆیاندا شەڕ بکەن. ئەمە بۆچوونی کەسێکە و قسەی کۆمنتی کەسێکە کە بۆ بەرنامەی سەعاتی سفری ناردووە سەرنجی ڕاکێشان بەڕاستی بۆیە وەکو خۆی بۆتانم خوێندەوە. من بۆ خۆم لەسەر ئەم بۆچوونە کۆکم پێشتریش لەگەڵ کاک عەقید سەلام قسەمان کردووە لەو بارەوە، ئەویش لەسەر هەمان ڕاو بۆچوونە و لە 964یش هەمیشە دروشمی ئەوەمان بەرز کردوێتەوە کە نەفرەت لە شەڕ. بەڵام ئەوەی کە لە بەرنامەی سەعاتی سفر باز دەکرێت جگە لەوەی کە شرۆڤەکاری سەربازی و کۆمەڵێ معلوماتی سەربازیە بە بینەران دەدرێت، لەوە تێگەیشتوین کە شەڕ جگەل لە ماڵوێرانی جگەل لە کارەسات هیچی تری بەدوا نایە. بۆیە من درێژە بە بەرنامەکە دەدەم و هەوڵەدەم ئەو پرسیارانێکەوە ناردووتانە یەکە بە یەکە وەڵامەکانی لە عەقید سەلام مەسعود ڕایشکاری 964 بە کاروباری سەربازی وەربگرمەوە. جەنابی عەقید بەخێر بیتەوە. سپاست دەکەم. طبعاً وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد ئەمانەی کە پرسیارانە پرسیاری خەڵکن هەمویان، بەشێکی لە بەرنامەکانی پێشوو وەڵامت داونەتەوە بەڵام هەردووبارەیان کردوێتەوە ویستیانە جەختی لەسەر بکەینەوە، هەوڵ دەدەین وەڵامیان بۆ وەربگرینەوە. لە شەڕی ئیسرائیل و ئێرانەوە دەست پێ یەکەین. پێشتر تۆ هەمیشە ڕاتوا بۆ کە ئەم شەڕە نەوەستاوە دەست پێ دەکاتەوە. ئێستا بۆچوونت چییە؟ شەڕی ئیسرائیل و ئێران دەست پێ دەکاتەوە؟ دەست پێ دەکاتەوە بەس کاتی دیار نیە ئێستاکە، هەردوو لە خۆی بەهێزەکە، بەڵام ئەوەی هین بێتن ئیسرائیل و ئەمریکا زووتر دەسەوە شوێنێ کە پێڵێن الضربة الاستباقية دەست پێ بکات، چونکە ئێران ئێستا خۆی زۆر بەهێزەکاتن. ئەگەر ڕێی بدەنێتن بۆ نمونە 100 فڕۆکەی دەسەکەوێت تا کۆم ساڵی داهاتوو لە جۆری 129 و بۆی هەیە لە چینیش جیتە دەیە سی وەربگرێتن لە چینەوە، ئەو کاتە سەختە بێتن بۆ ئیسرائیلوان، هەرچەنێ ناڵێ مەتوانێت بەرگری بکاتن بە تەواوەتی لە بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل، بەڵام ڕۆڵەیەکیە بێتن دەرەکەوێتن. اینجا خاڵ هەیە لێرە، هەتاکو ئەو خاڵانە کە دراوە بە ئێران یەکلایی نەکاتەوە دیار نییەکەی شەڕەکە دەست پێ کاتن، بەڵام ڕوودات. زۆر باشە. کێکی تر لەو پرسیارانە کە هاتووە بۆ جەنابەت، چی دەوڵەتێک توانای ڕوبەڕووبوونەوەی هێزی ئاسمانی ئەمریکای هەیە لە ئێستاە؟ ئەمریکا من خۆم شخصی بڕوا ناکەم، هیچ دەوڵەتی ئێستا توانای ئەوەی هەیە بەرامبەر بە هێزی ئاسمانی ئەمریکا بۆسیە. ئەمریکا زیاتر لە 6500 فڕۆکەی هەیە، هیچ دەوڵەتێ نەگەیشتۆتەوە ژمارە. ئەگەر بێتە سەر رووسیا دەوری 4800 با هەبێتن بە بارهەڵگر و بە فیول و بە هەموو جۆرێکەوە. لە ماوەی 15 تاکو 20 ساڵی داهاتوو بۆی هەیە چین بوەسێ لە ڕووی ئەمریکا بەزارێک کاتی ماوە. هەروەکو باسیشم کردووە کۆن تکنۆلۆژیای ئەمریکی زۆر پێشکەوتووە، جارێک چین و ڕووس و ئەوانە زۆریان ماوە بگەن بە
مستەوای ئەمریکا. بۆ نمونە سا ئەمریکا ڕادارێکی هەیە هەموو جیهانت بۆ کۆنتترۆڵەکاتن. دانەیەکی لە دیاربەکرە، دانەیەکی لە ئەڵاسکایە، دانەیەکشی لە ئەمریکا خۆی دایناوە. هیچ وڵاتی ئەم سیستەمەی نییە. ئەگەر بگەڕێیتەوە سەر ڕاداراتی ئەمریکا بەرامبەر بە ڕووس و چین و ئەوانە، تۆ بزانە قەتەر دۆحەکە لێدرا ڕادارێکی هەیە ئەمریکی 4800 کیلۆمەترە بینێت، یعنی ناو ئیسرائیلی شەبینێتم. هیچ وڵاتی نەگەیشتوتە ئەو توانایی کە ئەمریکا هەیەی، لەبەرەوە زۆر زەحمەتە بەرەو ڕووی هێزی ئاسمانی ئەمریکا بوەستیتن ئەگەر شەڕێکی فراوان بێتن و ناتۆ هەمووی لە ناویا بێتن. باش نەخێر حەزەکەم ینی جیاوازی دەوان سوخۆی 50 رووسی و F-35 فڕۆکەی F-35 ئەمریکی بکەین، هەرچەند کە پێشتر لە بەرنامەکانە باس کرد، بەڵام زۆر ینی سرار لەسەرەوە کرابوو کەم پرسیارە ڕوبەڕوو بکەمەوە. جیاوازیان چییە ئێستا و کامیان شەڕکەرترن؟ گەر من لە بەرنامەی پێشوو کە باسیم کردو بوو بڵێن لە حربی ئەلکترۆنی لە ڕادارە F-35 پێشکەوتوترە، هەتا لە موشەکە، ینی لە موشکی ئامرام کە بەکاردێنێتن F-35. بەڵام ئێستا کە ڕووس کەسی کردووە خۆی دواکەوتووە، باسیم کرد کە لە مەعرەزێکە لە پێشنگایەکە کە سیخۆی فڕی 57 هەتاکو لە بن سیخۆی 35 ئێسیش ئەو موشەکەیان بینی لە جۆری R77M کە 180 کیلۆمەتر بە ئاسمانە ئەڕوا. ئێستا کە بڵێن سیخۆی 57 لە توانای 35 لە یەک مستەوان، بەڵام لە شەڕە بەسەر فڕۆکەوانیش دەوری زۆرە ئەیبینێتن. ئەنێکەوەی سەر فڕۆکەوانەکە باڵە فڕۆکەوان زۆر دەوری هەیە، بەڵام لە مستەوایە ئێستاکە بڵێن نێزیکی یەکن، هەرچەندی حربی ئەلکترۆنی هێشتا F-35 پێشکەوتوترە، بەڵام ئەوە کاتی خۆشی باسیم کرد. ئەگەر بگاتە ڤیوژوڵ بە چاو بینین یەکتری ببینین، زۆر نێزیک بینەوە لەبەر یەکتری 57 سیخۆی ئەیباتەوە، هەم لە قووەتی مەچینەی، هەم لە سورعەتی، هەم لە مناوەڕەی، لە هەموو جۆرێکی لە F-35 باشترە. بەڵام لە حربی ئەلکترۆنی و ڕادار لە دوور تێگرتنەوە نەخێر F-35 باشترە. زۆر باشە. بەراوردکاریە بکەین لە نێوان ئەم وڵاتانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی هێز و توانای سەربازیەوە کامیان زۆر بەهێزترن؟ تورکیا، ئێران، ئیسرائیل، میسر؟ خۆی ناتوانانی مقارانەی 100% بکە، ینی جیاوازی لە بینیانە، چونکە ئەگەر باسی هێزی ئاسمانی بکەین ئیسرائیل لە پێش هەموویانە. باش، هیچ وڵاتی هێزی ئاسمانی بەقەد ئیسرائیل بەهێز نییە لەم ناوچەیە. ئەگەر باسی زەوی بکەی ئەوە مەسر بەهێزترە لە هەمویان، هەتاکو لە تورکیاش بەهێزترە مەسر لە زەویە. سوپای تورکیا مەبدەئێکی هەیە لە شەڕا سەیرە، یعنی ئەگەر تۆ جەنێراڵ بیست 10,000 سەربازت لەگەڵا بێ، ئەڵێ ئەمەوێ بگەیتە فلان شۆن، ئەم هەدەفەم بۆ بگریتن. جۆی لێ نییە جەنەراڵەکە خۆی و 500 سەرباز بگاتەوێ، ئەگەر 9500 شی لێ بکوژرێت هەر هەیەوێتن. بەڵام مەسر نەخێر، ئەگەر بیتە سەر هێزی ئاسمانی و زەوی، مەسر لە تورکیا بەهێزترە. ئەگەر شەڕ لە بینی ئەم دوانە ڕوو بداتن، مەسر بەهێزترە. زۆر کەس ئەو هینەی لە سەیرە، بەڵام ئەگەر بیخێنیتەوە سوپای مەسر نەخێر بەهێزترە. باش. ئەی ئێران؟ ئێران جارێەوە هەمومان نەزانین هێزی ئاسمانی نییە، بەرگری نییە. تۆ کە ئاسمانت کۆنتترۆل کرد، تەواوە وڵاتە وێرانەکەی، هەر بگەڕێەوە بۆ کۆن بە ساڵی 91 مەسەلەن مەقبەڕەی گۆڕستانی سەفوان وانە فڕۆکە چی بە عێراقا کرد؟ عێراق هێزێ بە قووەتی هەبوو ئەو کاتە، ینی عەرەب دەرەقەتی نەهات. بەڵام ئاسمانت کە کۆنتترۆل کرد، تۆ خطوطی ئیمداد هەمووی بستێنی، سیارەی بستێنیتن، ئوستولی بەڕی لە ناو بدەی، چۆن حرەکەت پێکرێتن؟ ئەو هێزە لە جێی خۆی ئەمێنێتن لە بن مەرحەمەتی فڕۆکە، تاکو سوپا مەشات پیادە یان تانک دێتە پێشەوە کەوێتە شەڕێکی سەخت ناسووک لە ناویەدا و ئەیگرێتن. ئێران جارێ
زۆری ماوە بەڵام ئەگەر بڵین پیادە بە تەنیا بچێتە پێشەوە نەخێر ئێران بهێت بەڵێ کەواتە ینی ناتوانین ئەم ڕیز ناکرێت کارێکە و بە هەرێکی بە شێوازی هێز ئاسمان زەمینی ئێستا بێتە سەر دەریا بۆ نمونە ئیسرائیلیش غەواسەی هەیە تورکیا شەیەتی مەسری شەیەتی وا غەواسەیە تازە شەکڕێتەوە بۆ نمونە ناتوانی بڵێ دەریای ئیسرائیل لە مەسر بەهێزتر بێتن مەسر زیاتری هەیە و بەهێزترە تۆ دایمەن سیلاح چەک لەسەر زەلامەوەستێ سەگەر باسی سعودیەم بۆ بکەیت سعودیە هەموو چەکەکانی پێشکەوتوترە لە مەسر بەڵام کێ بەکارێنێ کێ بەکاری دێنێ چێ خۆڕاگرە بێ لە شەڕاکە بەکاری بێنێتن مەسر جیاوازە بڵێ ئەو بەم پەڕەشوتانەیە کە لە وێنەکە دەرەکەوێ ینی چی کاتێک هێز بە پەڕەشوت تا دەبەزێت و بۆ چییە؟ پەڕەشوت خۆی سپێشە فۆرس ینی هێزی تایبەت تەنها ئەوان مەشقەبینن لەسەری بۆ عملیاتی نەوعی خاتف سەریع کاتێ بەکاری دێنی بۆ نمونە تۆ لە پشت دوژمن بڵێ شوێنێکت هەبێتن استراتیژی بێ بۆی کۆنتترۆلی بکەیت هەتاکو ئەم هێزەی پێشەوە مەسەرەن کە هێڕە شەباتن یاوا تا شوێنێکت هەیە توێ بیتەقێنیتەوە فڕۆکەی تۆ ناگاتە ئەو شوێنە یان ناتوانێت دابەزێتە ئەو دۆڵە هەر شوێنێ بێتن ئەو کاتە هێزی تایبەت بە پەڕەشوت فدیتە پشتی دوژمن اینجا ئەبێت سەغرە بکەیتەوە بۆی ئەو هێزە کە ئیشەکەی تەواو کرد بتوانێت بکشێتەوە بگاتەوە بۆلات طبعاً لە هێزی تایبەتە لە پەڕەشوتە کە دابەزی لە پشت دوژمن شتێکە زۆر سەیرە ینی ئەو ئەفسەری کە سەرپەرشتی ئەو فەسیلەیان ئەو سریەیەکە لە کاتی کشانەوە پرسیارێکی زۆر سەیرە پرسیە ڕنگ بێ خەڵکیش بە گرنگی نەزانێتن ینی بینەران یەکەم پرسیارە پرسیە چیە پای گەورەیە چیە 46 لە پێکات بۆ نمونە سەربازێ دەرەچێ ئەمە پای لە هەمووی گەورەترە کە ڕۆی بە هەنگاو سپێشەل فۆرس هێزە تایبێتێکی ئابێ لەسەر پای ئەو بڕۆن بۆی فراوان نەبێتن مەسەرەن کە دوژمن هات ببینێ کۆمەڵە سەرباز لێرەوە ڕەت بووە نەخێر یەک کەسە تۆش بە دوای یەک کەس ناکەوی بە دوای هێزە گەورەکە ئاگەڕی یان ئەمانە لە مەشقی هێزی تایبەتی پەڕەشوت مەڵزەڵیەکانە بەکاری دێنیتن باشە بە شەڕانەی کە هێزی تایبەتی پەڕەشوت دابەزیون بۆی و سەرکەوتو بوون کامانە بوون ینی کرد چەند نمونەیەکم بیتێ بۆ نمونە لە ماڵتا لە جەنگی جیهانی دووەم بۆ مۆسولینی هەنی هێزی تایبەت داوەزی ئاوا بزانم ئەو کاتە ئەگەر حەسەب کۆن خێ دەبێتمەوە لە دەوری 82 کەسە بوون دابەزین مۆسیلینیان دەرکرد و لە شەڕی نۆرماندی بەریتانیا ئەمەی بەکارهێنا لە پشتی ئەڵمان دابەزی خەتە استراتیژیەکانی لێی گرت و لێیدا لە پشتەوە تاکو نۆرماندی هێزەکان هاتنە پێشەوە و ئەو ناوانەیان داگیر کرد ئەلەو شۆنانەوە تاکو رووسیاش لە شەڕی ئۆکرانیا ساڵی یەکەم بڵین لە 2-3 مانگی یەکەمان کە هێڕشی برد هێزی سپیتزنازی رووسی لە مەتارێک دابەزین 6 کیلۆمەتر دوور لە کیفە و گرتیان دوای ئەوە فەرمانی کشانەوە هات هەلیکۆپتەر گەی پیان دوای ئەوەی بەرگری ئاسمانیە و ناوچیانن وێران کرد هەلیکۆپتەر هات هەڵیانی گرت و کشانیانیان دواوە هاتە لە مێژوو شەڕەکانە زۆر بەکارهاتووە زۆر بەکار هاتووە لە زۆر شۆن لە شەڕی ڤێتنام بەکار هاتووە بەڵێ زۆر باشە ئەم پرسیارش پێشتر حتمما یعنی باسمان کردووە بەڵام مادام کراوە بە جارێکی تر باسی بکەینەوە بە وردەکاریەوە بۆچی زۆر جار لە تەوقیتی دەستپێکردنی یان هێرشەکانە کاتژمێر چواری بەرەبەیان کاتژمێری سفرە و دەست پێ دەکەن ئەو وڵاتانەی کە بڵێن قوتابخانەیان کولی ئەسکەریان لەسەر نیزامی بەریتانیە کە بڵێن بەریتانیا داگیری مەسەلەن عێراقی گرت و وڵاتانی کە ئەمە هەمووی سیستەمی بەریتانیا سوپای بەریتانیا ئەو ئسلوبە بەکاردێنێتن دوای ئەوەی تەمان خۆ لە هەمووی هێڕشێکا تۆ تۆپبارانت هەیە لێدەی 4 سەعاتی سفرە دەست پێەکە هێڕشە باتە سەر دوژمن یەک ڕۆژی لێ هەڵدێتن تاو پێڵین مەدە ڕۆیە واضح سیستەمی بەریتانیا
هێڕشە بیتە سەر ئەو شوێنەی کە بتوێت بیگری تاکو سەعات چواری دوای نیوەڕۆ کۆتایی بە شەڕەکە بێبێنیتن کاتت ئەوەیە ئەگەر نەتوانی ئەو ناوچەیە بگری تاکو سەعات چوار دوای نیوەڕۆ بۆ ئێوارە ئەبێ بکشیتەوە شۆنی خۆت عملیاتەکەت فەشەلی هێنا ئەمە نیزامێکی بەریتانیە ئەگەر سەیریش بکەی ئەتاکو کاتی کۆن مەسەڵەن زەمان بڵین پێشمەرگە کە لە زمانی سەدداما ڕێی هەولێر کەرکووک سلەیمانی کەرکووک تووس خوڕمات و کەلار و ئەو ناوچانە مووسڵ هەمووی دوای سەعات چوار هاتوشۆی تیانامە منعتەجەو لە بوو مەلاتەجە تەواو سوپا لەو کاتەیە شەڕ ناکاتم نیزامێکی بەریتانی مەیە شەڕ ناکەم بەڵام ئەگەر بێتە سەر نیزامی ئەمریکی نەخێرەوان شەوەی کرد شەڕی ئەوان شەوە تکنۆلۆژیایان بەرزترە ئەجیزەی ئستشعاریان هەیە بڵین دووربینی شەو ئەوانە زۆر پێشکەوتویان هەیە ئەم وڵاتانەی ئێرە نییانە دەبەرەوە ئوسلوبی شەڕەکە جیاوازە حەسەبی نیزامی ئەو کولیەی کە ئیخێنیتن زۆر باشە دووبارە خۆڕێخستنەوە لە شەڕە ئیعادە تەنزیم ئەمە چییە لە چی کاتێکە دووبارە خۆڕێخستنەوە دەکرێت و بڕیاری ئەوە دەدرێت و ئەمری ئەوە دەرەکرێت بۆ نمونە بڵین دیوایە لە کاتی شەڕە ئەگەر هێڕش بکرێتە سەری زەرەرێکی زۆری پێ بگەێنێت ئەو دیوایە زۆر زەری پێگەی ئەبێ بیکشێنیتەوە ئەی بیتە شوێنێ خەلفیات دایانی لێنانە دووبارە لێنانە سەیری نوقسانی ئەو لیوایەکەی کوشتاری چەندێکە چەندی لێ ڕۆیشتووە چەندێ برینداری لێ ڕۆیشتووە چەندێ فیرارەت هەیە بەجێ هێشتووە ڕۆیشتووە لەوێ دەسەکەی بێ عادەی تەنزیم لە مەرکەز تەدریبەوە کە سەربازە ڕوا بۆ مەشقوە تایی پێدێ نوقسانی ئەو لیوایانە قەپاتەکەی دایانیتەوە پڕیەکەیتەوە ئەوە پێڵەنی عادەی تەنزیمی وحدەیەکی عسکەری لە هەردوو حاڵاتە ئەگەر خۆت هێڕش بکەی تیایی بچیتن بشکەیتەوە یاواتە هێڕش بکرێتە سەرت ئەبێ بگەڕێتەوە خەلفیاتی عادەی تەنزیم بکەیت بزانی چیت لە ناوچووە طبعاً تۆ هەر بەشەرت لێ ناکوژرێت شەکت لێ ئەڕواتن هەموو جۆرە سیلاح هەیە ئەگەر بیکەیسی بێ کڵاشنکۆ بێ قەرناز بێ هاوەن بێ لە فەوجیا تۆ سری مەقەڕ وسنادت هەیە هاوانات لێوانەیە ئەمانە هەمووی لە ناوچووە بێ عادەی تەنزیم بکەیتەوە ئەمانە پڕکەیتەوە زۆر باش ئەو کاتە ڕۆدات کە ئەمانە ڕوویدا بە نمونە یعنی هێزێک سوپایەک کۆمەڵە سەربازێک فەوجێک لیوایەک تێکشکا و بە هەموو شێوازێک لە شەڕەکە ئیتر دۆڕانیان سەربازیان لێ کوژرا و دوایی یعنی واجبی ئەرکی فەرماندەکەیان قایدەکەیان چییە لەو کاتەیە دەبێت چی بکات دەموو دەست لەو کاتەیە ئەبێ وەکو چۆن وتمانی عادەی تەنزیم لە ناو مەیدانی شەڕیشە ئەبێ ئەو قیادەی هەبێتن کە ئەمانە کۆ بکاتەوە بە کەمترین خەسارەت لە من دەستی خۆی بێتن و بڕیاری کشانەوە بداتن ئەگەر شەڕەکە دۆڕابێتن بۆ ئەوەی ژیانی ئەو سەربازانەی ماوە بپارێزێتن و بیان کشێنێتەوە ئیتر پلانەکە لەسەر ئەو ئەفسەرە ئەوەسیێتن حەسەبی جوغرافیای منتیقە چونکە ئەو ناوچەی ئەو ئاگادارە لە چۆوە کشێتەوە لە چۆ ئەم سەربازانە ئاماداکە یەکێکی تر لەو پرسیارانە کە بەڕاستی سەرنجی منی ڕاکێشا و ئەمەوێ وەڵامەکەی وەرگرمەوە مەسەلەن جیاوازی تاکتیکی سەربازی 10 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستاە چییە؟ ئێستاکە پێش 10 ساڵ شەڕ جیاوازە لەگەڵ ئێستاە پێش 10 ساڵ ئەگەر بتەوێتن تۆن و هێڕشت ببردایە کۆمەڵێ سەرباز چەند هەزارێکت لە یەک ناوچەیە کۆوە کردەوە بۆ شەڕ بەڵام ئێستا ئەوە نەما کۆکردنەوەی سەرباز بە درۆن بە ئەقمار سناعی بە هەموو شتێ بدۆزرێتەوە یەک موشەکێ لە ناویانەداتن ئێستا تەکنۆلۆژیا هاتە مەیدانەوە یعنی درۆنە تۆ ناتوانانی لە زیاتر 6-7 سەرباز زیاتر لە یەک شۆن کۆ بکەیتەوە شەڕ بکەیت ئێستا کە ئەجیزە یعنی هەتاکو کۆنیش ڕازێت ئەجیزە هەبوو مەسەڵەن هی ئیستمکان ئەتوانی حرەکەی دوژمن بزانی شەوان ئێستا ئەوە نەما ئێستا بە ئاشکرا ئەیبینیتن لە دوورەوە ئەیبینی هەلیکۆپتەرەکان لە ئاسمان هەمووی منڤار حراری پێوەیە هەموو ینی تکنۆلۆژیات دەورە بینێتن ئەو زەمانە نەما کە بیری لێ بکەیتەوە ئێستا نابێ سەرباز کۆ بکەیتەوە لە شوێنێک بە تەمای شەڕوی ئەبێ 6-7 زیاتر نەبێتن
بڵین وەکو پارتیزانی لێ دێتن سەگەلەتە لە شەڕی ئۆکرانیاش ببینی یعنی درۆن سەرباز بە تەنایە درۆنێ بە دوایەکەوێ ئیکوژێتن هەزارە ها درۆن بە ئاسمانەوەیە گۆڕان نەما تەکنۆلۆژیا سەری ئاموت شتێکە بەڵێ ناتوانانی ئەگەر وڵاتێکی بچووک هێرشی بکرێتە سەر بەهێزترین بەرگریکردن لە خۆی چییە ئێستا چۆن نتوانێت بەرگری لە خۆی بکە بەرگری لە خۆی بکاتن یەک تۆ ئەبێ هێزی ئاسمانیت بەقوت بێتن هەدبێتن منزوماتی دیفاع جەوید بەقوت بێتن چونکە هێرش کەکرێتە سەرت یەکەمش بە فڕۆکە ئەکرێتن لێدان شۆنە ستراتیژیەکان حیوەنەکان هەمووی بە فڕۆکە بۆتی وێرانەکاتن لە منزوماتی ڕادارەدا لە مەراکزی قیادادا لە حرەکات لە ئەڕکان ئەبێ بەرگری ئاسمانت زۆر بەهێز بکەیت ئەنجا بزانی سنوورت لە چۆ زەعیفە بیپارێزیتن هەر وڵاتێکیش بچووک بێ لەم زەمانە بڕوان مەکە بەرگەی وڵاتانی گەورە بگرێتن هەرچەندێ خۆی بەهێز وڵاتە گەورەکانیش دیارن کرد دیارن شوێنەوێنانە ناتوانانی خۆڕاگربی بەرامبەر ئەوانە نەخێر ئەو زەمانە نەما ینی تکنۆلۆژیا دەوری زۆرە بینێتن تۆ بیتە سەر وڵاتێ لەم ناوچانەوە و عێراق و ئوردن و سووریا بەرامبەر وڵاتانی تریش بەرگە ناگرێتن نامستەحیلە لە ئەڵلقەکانی پێشوو زۆر باسی فڕۆکەمان کردووەوە حتمەن ئەڵلقەکانی داهاتوش زیاتر لەسەری دەوەستین بەڵام لەم چەند پرسیارەی کە هاتووە باسی فڕۆکە زۆر کراوە پێشتریش وەڵامی کۆمەڵە پرسیارمان داوەتەوە بەشێکی بلێڵ بژاردووە لەسەر فڕۆکە ئەمەوێ ڕوبەڕووتی بکەمەوە پرسیارانەی کە لە پرسیارەکان ئەڵێ ینی کە فڕۆکەی وڵاتێک دەچێتە ئاسمانی وڵاتێکی تر فڕۆکەی ئەم وڵاتە وڵاتی خانەخوێ چۆن یەکسەر دەگاتە سەری و پێی دەزانێت تۆ هەر وڵاتی ئەگەر لە کاتی جەنگی شانە بێ ئەبێ فڕۆکەی جەنگیت لە ئاسمان بێ ئەمە پێڵەن دەوریە قیتالیە بەردەوام ئەگەر هاتوو ئەو دەوریێت ئەو دوو فڕۆکەیە نێزیک نەبوو لەو سنوورەی کە لێ هەڵسا تۆ لە هەموو فڕۆکەخانەیەک دوو فڕۆکەت هەیە پێڵەن ستاند بای ئامادەیە چۆن سەرباز لە نقطەی حرەسە وەستێتن کەڵاشنکۆفی بەدەسە 2 سەعات حراسەتی خۆی تەواوەکاتن و دوایەوە سەربازێتر دێ ئەی گۆڕێتن و ئەوش 2 سەعاتەوە سێ فڕۆکەوانی شوایە تۆ دوو فڕۆکەت هەیە لە مەتار وەستاوە پێوترێ ستاند بای فڕۆکەوانەکان تەجیزی کاملیان لەبەرەیە ئامادەن لە ناو فڕۆکەکە دانیشتوونە لەو کاتەیە ستاند بای پشت ستارتەریانی کە فڕۆکەکەیە خاتە ئیش بە پیلی فڕۆکەکەی خاتە ئیش هەرچەندێ زیویشە و یەکجا بەکاردێ ئەستوێتر فڕیدە چونکە دایمە ئەگەر ببینی فڕۆکە سیارەیە دێتە تەکیەوە ستارتەر کێبڵەکەی بۆ ئەوەستێ ستارتی کە پشت ستارتەر بیخە ئیش ئەکەوێتە ئیش دوایەوە لێەکەنەوە بەڵام ستاند بای نەخێر جاماگەر لە مەلجەئا بێتن قیاسی زەمەنی هەیە فترەی هەیە فڕۆکەوان لەگەڵ ئنزار لێیدا فڕۆکە لە شوێنێکەوە داخڵ بوو لە دەرچوونی لە مەلجەئەوە هەتا کۆگاتە سەر تەکسی بڵین ئەو جادەی کە لای ڕەنوەیەوەی لێ فرێ هەتاکووە سوڕێتەوە دێتە بان ڕەنوەی شەقامی فرین لێ بێ مەدرەج ئەگاتە ئاسمان لە ئاسمانە بگاتە نقطەیە ئەبێ 3 دقە زیاتری پێ نەچێت ئەگەر 3 دقە زیاتری پێچوو بەرپرسیارە بێ ئەکسەر دادگا ئەکرێ وەرە بۆ نەوە کەر فڕۆکەوانەکە خۆی هەموو ستافەکە بۆ مهندس و بۆوانەوە هەبێ لە ئاسمان بێ لەوبەر ئەوە سێرێکی هەر فڕۆکەی لە شوێنێکەوە داخڵ بێ ئەمە گاپی طبعا فڕۆکەش کە ئەفرێ داخڵە بێتن سورعەتی هەیە بە 900 دێ هەیە بە 800 سورعەت دێ بەس ئەم کە بۆیە ڕوا سوپەرسۆنیک بۆیە ڕوا ینی لە دەنگ سەریاتر ئەڕوا بۆی ڕێگربێلی باش ئەمە ینی حسابی پرۆتۆکۆڵی ئەو وڵاتی بۆ کرێ لە ڕووی تایارەوە یان پرسیارەکە وا لێ بکەم کە ئەم فڕۆکەیە ئاسمانی وڵاتەکەی بەزان فڕۆکەی وڵاتەکە چی پرۆتۆکۆڵێک بەکارێنێ بۆی کە خۆی بەردەوام پێتم وتی ینی فڕۆکە کە ئەفرێ یەک نییە بە تەنیا دوانە نمبەر 1 نمبەر 2 باش ئەفرن بە ئاسمان تاوان هەتاکو بەرزیشیان ینی لە بەرزیە جیاوازە و لە مەسافەی دووریا جیاوازە لە تەکێک نافرن دائیمەن یەکێکیان نزمتر لەوەی تریان و مەسافە هەیە لە بینیانە 50 متر بە 50 بەرزی بۆی نەکەونە کەمینی ئاسمانەوە
کاتێک کە فڕۆکەی بەرامبەر دێ ئەمان دوانن ئەکەونە یەکێکیانەکەوێتە تەنیشتیەوە باش ئەوەی تریان لە دوایە بێ ڕێک بۆی هەر حرەکەتێکی کرد ئەم لێ ئێداتن لە دواوە لە تەکێبێ ئیتر ئیشارەتی ئەوە ئێدادێت تەڕەدودی عالەمی قسەی لەگەڵا بکاتن دوورکەوە لێرە دەرچۆ لەم سنوورە ئەگەر بە قسەی کرد ئەوە هیچ ئەگەر بە قسەی نەکرد ئەوەی دواوە یەکسەر لێداەوەی خاتە خوارەوە ئەم نیزامە بەکاردێتن هەرچەندێ بڵین لە شەڕی سووریا تورکیا F-16یەکی تورکی سیخۆی 24 ڕووسی خستە خوارەوە سیخۆی 24 فڕۆکەیە کە شەڕی ئاسمانی پێ ناکرێ بە و شێوازە فڕۆکەیەکی قورسە دوو کەسیتیایە عێراق بەکاری هێنا لە جەنگی عێراق و ئێرانە سیخۆی 24 بەبێ ئەوەی ئەم پرۆتۆکۆڵە بکات لێیدا لە دواوە خستی هەت جا سیخۆی 34 دوانی تایە مەلاحەکەوتی ئەگەر بەهاتایەتە تەکمان بمان بینی باە ئەو وەختەمانزانی ئێمە هەڵەمان کردووەتە چوونێتە ناو ئاسمانی تورکیاوە لە سووریا دەرچوینە بەڵام بەبێ ئەنزارەوان لێمیاندا ئەوەش ئەبێتن ئەو حاڵەتانە ئەو حاڵتانش ڕووەدا بەڵێ سیرەکە یەکسەر لێداتن بەڵێ زۆر باشە ئەی سەبارەت بە موشەکسەوەی زانیمان کە چۆن ئاگاداری دەکاتەوە لە ڕۆی پرۆتەکۆلەوە دانەیە چێتە تەنیشتی دانەیە لە پشتیوە کە ئەو فڕۆکەیە هاتووە موشک دەگرێت لە فڕۆکەیەکی تر چۆن فڕۆکەیە دەزانێت کە موشکی بۆ دێ خۆی هەر موشکێ لە بن باڵی تیارەبیان لە ناو زگی بێوەکو ئەم شەبەحەکانەوەی پێنجم موشک کە تۆ فڕۆکەوان بۆ فڕۆکەی بەرامبەر بیوێت تێی بگرێتن فیوزی هەیە ئەگەر فیوزی موشکەکە نەکەیتەوە موشکەکە ناتەقێتەوە بڕاتن هەبێ بیکەیتەوە کە تۆ فیوزت کردەوە ئەم موشکە چییە؟ ئەگەر بە ڕادار نەشت بێ بە هەر جۆرێ بێتن کە ڕووە کاتە فڕۆکەی بەرامبەر قفڵ کات پێڵن قفڵە کاتە سەری فڕۆکەوانی بەرامبەر ئاگادارە بێتەوە بە ڕادار بە حربی ئەلیکترۆنی یان لە ناو جۆی دەنگێکێداتێ یانی چۆن ئەیداتێ دەنگێکێداتێت تۆت بەس دابڕا و بەردەوام ئەیداتێ کە موشکێ ڕووی لە توێیە بەڵام کە بۆی ڕۆیی تێگرت ئەو دەنگە بەردەوامە بێت مستەقیم بەردەوامە بێ ئەزانێ بۆی هات لەم کاتەیە فڕۆکانی ترەکەوێتە مانۆڤەر مناوەڕاتی تند لە هەمان کاتە ئەگەر موشەکەکە حراری بوو فلێر بەکاردێنێتن فلێری شەو و تۆپە ئاگرانەی کە لە پشت فڕۆکە بە ئاسمانەوە فرێداتن بووە ئەوەی ئەو موشەکە چۆرکە ئەگەر بیوە خۆشی لێ نەجادا ئەبێت داغەزێت نەوی بێتەوە بەرەو زەوی چونکە سیستەمی فڕۆکەکان هەمووی لە کێشی زەوی لە دار لە شاخ لە بەرد لە خۆڵ سیستەمەکەی دێتە خوارەوە چۆن بڵێن نیشانەکەی نامێنێوەکەوەی کە تۆ لە ئاسمانە بیتن کاری لێکا بێ بیتە خوارەوە نەوی بیتەوە بۆی نەتوانێت بە ئاسانی لێداتن ئەو تەکتیکە بەکاردێتن ئەو دەنگەش دێتن تەمان جیهازی تریشت هەیە باشە هەموو بەڵێ باسی بکەوەڵا هاتە ینی سەمەسەرم بۆ نمونە لە مێک کۆنا منزومەیە پێوترێ ناتاشە ئەوەش لە گوێت هاوارەکە ئەو دەنگە پێتەڵێ لێدرێ بۆ هات قفڵ کرایە سرت باشە ئەمە کاری یعنی فڕۆکەکە کە ئەو جیازانە ئاگادار دەکاتەوە ئەو دەنگە ئەگەر مستەقیم و بەردەوام ڕۆی ینی ڕووی لە تۆیە ساڵات ڕووی لە تۆ نییە بۆت هاتووە باشە زیرەکی فڕۆکەوان کە موشکێکی بۆ دێیترە و ئاماژەی بۆ هاتووە تا چەند دەورە بینێ طبعا دەور زۆرە بینێتن تۆ ئەمێنێت بۆی نەجاتی بێ لەو بۆی نەجاتی بێلەوە تۆ ئەمێنێتە سەر ئەو فڕۆکەوانە چەندێ گیانی بەهێزە و بەرگریە یعنی ئێستاکە گەر بڵین نۆجی ینی کێشی زەوی گرافیک نۆجی فڕۆکەوان ڕایە کێشێ لەم دنیاە بەڵام کەس نەگەیشتووەتە 11 هەرچەنێ 20 ماڵێن لە جەنگی عێراق لەگەڵ ئەمریکایە لە 91 F-15 G-11 کرد کاکە G-11 نۆک بەس فڕۆکەوان ئەمرێ لە ناوی فڕۆکەش پارچە پارچە بێ باڵی لێ بێت وڵایە و مستەڵە هەڕوونکەیتەوە ینی بۆ بینەران G9 G-11 و ئەوانە چی دەکات یعنی تۆ دژی کێشی زەوی ئیشەکەی باش بۆ نمونونەکە ئەم سوڕانەوە ئەەکەی زۆر بەتوندی ئەمە 1G 2G 3G کە ڕاکێشی فڕۆکەوان چی لێ دێ خێن لە چۆکەکانی گیرە بێتن بۆ هەیە دڵی بۆ دووسێ چرکە بوەستێتن هەناسەی بە هیچ جۆرێ نامێنێ
ئەگەر تۆ وەزنت 100 کیلۆ بێتن لەگەڵ 5-6 جی وەزنت هەستەکەی بووە 400 کیلۆ ئیتر ئێسکت هەمووی ئەکەوێت عامود فەقەری و ئەوانەت هەمووی ئازاری پێگا کەوێتە تەقەتە زانیت لەبەرەوە ئەبێت جانت زۆر بەهێز بێ کە بتوانانی ئەم حرەکەیە بکەی لێی بکەیت هەناست نامێنێتن هەر هەناسە ینی ئۆکسسیجین ماسکەکە لە دەم تا 100% ئۆکسسیجینە دەی هەناسەتە بڕێتن بۆ ماوەی چەند چرکەیە نەئەتوانی هەناسە بچێشی نەتوانی لە قایش بەرەو خوارەوە پایەکانت بە تەواوەتی بەکاربێنی ئەگەر زۆر بەهێز نەبیتن داجی زۆر شەرتە بۆ فڕۆکەوان پێش ئەوەی کە ببێتە فڕۆکەوانی خەنەبان کورسیەک و ئەی خولێنەوە زۆر بە سەریعی 1 2 4 5 تاکو و ئەی گەێنە نێزیکەی نۆجی زۆر فڕۆکەوانەیە لە حەوجی لە هۆش خۆیە چێ ئەگای لە خۆی نامێنێت تەنعینی بلۆکاوتە بێتن خێن ناگاتە سەر کۆتایی پێدێ لەو حاڵاتەیە خۆیەکەوێتە خوارەوە پێویست ناکە موشکی دێمدەی نانەخێر خۆیەکەوێتە خوارەوە ئەمەش ڕوویداوە ئەوش ڕوویداوە ئەو وەختی خۆی لە نەوەتی یەکەم حاڵەتە ڕوویدا زۆر باشە پرسیار زۆرەیە لەسەر فڕۆکە بەڵام هەوڵە دەین بەرنمەیەکی تایبەتی هەڵلقەیەکی تایبەتی بە وردەکاریەوە لەسەر بکەین من ئەو پرسیارانەی کە هاتبوون هەمویانم لێ کردی ئەگەر شتێک مابێتەوە سپاس بۆ پرسیارێنان لە خزمەتیانم سپاس دەکەم بە ناوی ئەوانیشەوە سپاس بۆ سەلامەت ڕاشکاری 1964 بۆ کاروباری سەربازی سپاس بۆ بینەری ئێوە چاوەڕوان بەلامەکانی داهاتوو زۆر زانیاری تر ماوە بخینە دەست خۆش قوربان